ئەمە ئەمڕۆ لە نووسنگەی تەفسیرکە یەکەم ڕۆژی پشنگایە بە شێوەیەکی جیاواز لە ساڵانی ڕابردوو سێ ئۆفەری زۆر گرنگمان داناوە. ئۆفەری یەکەم ئەوەیە بای هەرچەندێک کتێب بکڕی بای ئەوەندەش کتێب بە دیاری وەردەگری، واتەوەکو ئەوی وایە کە تۆ داشکانی 150 بۆ کراوی بۆ نمونە بای 10,000 20,000 100,000 کتێب هەڵبگری واتە بیکڕی بای ئەوەندەش کتێب بە دیاری وەردەگریت. ئەمە ئۆفەری یەکەم. ئۆفەری دووەم ڕۆژانە ناوت دەچێتە نێو تێر و کوشک کە شەوەکەی ڕادەگەیەندرێت بۆ 5 کەس، واتە 5 بۆکسی کتێب بە دیاری ڕادەگەیەندرێت بۆ 5 کەس کە ناویان بڵێن کتێبیان لێرە کڕیوە و ناویان چوتە ناو تیر و کوشک. ئۆفەری سێەم کە لە کۆتایی پشنگا ڕادەگەیەندرێت ئەوەیە کە 3 کەس دەبنا براوەی خەڵاتی عمرە، واتە خەڵاتی عمرە بۆ 3 کەس دەردەچێت کە ناویان چۆتە نێو تیر و پشک واتە کتێبیان لێرە کڕیوە. بە شێوەیەکی کورت و پوخت ئەمە ئۆفەرەکانی ئێمەیە. والله وزعك زور ديارنا لە ڕاستیە لەگەڵ کتێب زۆر تێکەڵم و زۆریش حەزم لە خوێندنەوەی کتێبە، بەس لە کتێبی ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم خوێندووەتەوە، چوار خولەفاکە خوێندووەتەوە، هی حەزرەتی خەدیجە خوێندووەتەوە، کتێبەکانی حەبیب محەممەد سەعیدم زۆر خوێندووە، بەس زووتر ئیسا لە ڕاستیە تەمەن و هیلایەکی و مانگێتی ژیان حەزم لێیەتی. ئیسا بە من بێ ئەم هەموو کتێبە لە هەر دانەیەک نوسخەیەکە کردبوو هات بەس سەرکردنی مرتاحم، چونکە کە ناتوانم بخوێنمەوە وەکو جاران زۆریش خەفەتی پێخۆ. لەبەر چی ناتوانین وەکو جاران بخوێنیت؟ وەڵی هەم لەشم لەگوێم ناکە، هەم بینایی چاوم باش نییە. اینجا من عادەتێکشم هەیە کە دانیشتمە سەر کتێب حەز ئەەکەم یەکەم لاپەڕە دەستم پێکرد بە تێگەیشتن و بچمە ناو خۆڵایی وەزعەکەوە. ئەوە هەر لە ماوەشە من وەکو خۆم نەسیحەتی مناڵەکانی خۆم سوپاس بۆ هەتا حەدێک لەگەڵ کتێب خوێندنەوەیان ئەیخوێننەوە بەشی خۆیان، بەس هێشتا بەدڵی من نی. وەڵی من ئەڵم بە گەنجان نسیحەتم ئەوەیە ڕوو بکەن خوێندنەوەی کتێب باشترین هاوڕێی دوور خاتۆ لە هەموو ناڕەحەتێکی ژیان. هەشتا و پێنجی ئەو کتێبانەم هەیە لەمە.